سڵاوتان لێبێ کەناڵەکانی ڕاگەیاندن ئێمە وەک وەفایەک بۆ خوێنی شەیدانی حەڤەی شوبات لەسەر گۆڕی شەید ڕێژوان یەکەم شەیدی خۆپشادانەکانی حەڤەی شوبات وەکو کۆمەڵە چالاکوان و کۆمەڵێک بەشێک لە ماڵە شەیدەکانی حەڤەی شوبات کۆبووینەتەوە وەفای خۆمان دەرەبڕین بۆ ئەم یادە لەم ڕۆژی بارانەیە پەیامی حاجی عەلی کە باوکی شەید ڕێژوانە سڵاوی ئەوتان پێگەێنم بەهۆی باری تەندروستیەوە نەیتوانی ئامادە بێت ئێمە هەموو ساڵەکەم یادە ئەەکەینەوە چونکە حەڤەی شوبات مڵکی هەمومانە وەک دەستکەوتێکی معنەوی گەورەیە بۆ ئەوەی کەوا هەمیشە لەو خاڵەوە دەست پێ بکەین کە حەڤەی شوبات داوای چاکسازی ڕیشەیی کردووە بۆ کۆمەلگای کوردی و ئەویزەم کۆمەلگایە بەهێز بێت بەهێز بێت لە بەردەم داگیرکەرانی کوردستانە بەهێز بێت لە ڕووی ئابووریەوە بەهێز بێت لە ڕووی مافە گشتیەکانە و هاوڵاتی لەگەڵ خاکی کوردستاندا ئاشکاتەوە بەڵام بەداخەوە جۆمان لێ ڕانەگیرە لە یەکەم ڕۆژی حەڤەی شوباتە بە تەقە و بە گولە وەڵامی ئەو داخوازیانە درایەوە کە هاوڵاتیانی خەڵکی شاری سلەیمانی بەرزیان کردبووە بۆ دەسەڵات ئێستاش پاش 13 ساڵ ئاگامان لێیە کە چۆن وەرزعەکە بەرەو خراپتر بووە بەرەو باشتر نەبووە ئەمە مانای وایە دەسەڵات ئەو کاتە هەڵە بوو کە تەقەی لە خەڵک کرد و ئەو کاتە خەڵک زۆر لەسەر حەق بوو کە بەدەنگی بەرز داوای مافە گشتەکانی خۆیانیان کرد ئێستا ئێمە لە بەردەم کارەساتێکی گەورەتراین لە بەردەمی ئەوەیان کە خەڵک بە ئاشکرا نقڵانەی ئاشبەتاڵ لێیە ئێمە ئەم کیانەمان لە دەست دەرەچێ ئەگەر ئەم حیزبانە بەو شێوەیە بڕۆن بەم بێباکیە بڕۆن ئەو کاتانەی کە حەڤەی شوبات ڕوویە کۆمەلگای کوردی زۆر بەهێزتر بوو پەرلەمانێکی بەهێزمان هەبوو ئابوووریەکی بەهێزمان هەبوو حکوومەتی کاربەڕێکەر نەبوو بەڵام ئێستا سەیرەکەین هەموو شتەکانمان بەرەو دواوە گەڕاوەتەوە و کارەساتی قورستر و بەهێزتریش لە پێشەوە بۆ ئەوەی کەوا ئێمە بگەڕێینەوە بۆ ئەوەی کەوا کۆمەلگایەکی موسەساتی دروستکەین ئەبێ بگەڕێینەوە بۆ ئەو داواکاریانەی حەڤەی شوبات کە خەڵک داوای کردبوو ئەبێ دەسەڵات خۆی بگەڕێ بە دوای ئەو داواکاریانەیە ئەوە تا خۆیان ئێستا بە دوای مافیاکانە ئەگەڕێن خۆیان سزای ئەو مافیانە دەدەن لە کاتێکدا ئێمە لە ڕێگای پاکێرجەوە لە ڕێگای داواکاری هەنووکەیی و داواکاری بەپەلەوە ئەو داواکاریانەمان بە شێوەیەکی فەرمی خستە بەردەمیان و بوو بە بڕیاری ژمارەیەکی پەرلەمان ئێمە لەو دەسەڵاتە پرسین بگەڕێنەوە بۆ بڕیاری ژمارەیەک هەموو ئەساسی چاکسازی بۆ ئەوەی کەوا لە کوردستاندا چاکسازی ڕیشەیی بکەن ئەو بڕیارە کە پەرلەمان خۆی دەری کرد ئێمە لیانە پرسین لەکوێ شاردووتانەتەوە لە ژێر چ سەفتە دۆلارێکا شاردوور دانێتەوە بیهەنە دەرەوە و ئەم کۆمەلگایە بە بەرەو چاکسازی بڕوا بەرەو سەرکەوتن بڕوا و بەرەو پێشکەوتن بڕوا بەرە ئەو بڕوا کەرامەتی پارێزراو بێ سپاس دۆیەوە لەسەر گڵکۆی سەرەتا بە خێراتنتانەکەم لەسەر گڵکۆی شەید ڕێژوان ئەمڕۆ 13 ساڵ یادی شەیدانی حەڤەی شوبات بەجڕاگرین 13 ساڵ تێپەڕی بەسەر ئەم برینەمانە 13 ساڵ تێپەڕیوە لە پێداگریمان بۆ بە ئەنجام گەیاندنی کەیسەکانمان کەیسی شەیدانی حەڤەی شوبات 13 ساڵ تێپەڕیوە لە پێداگری دەسەڵات لە بەرامبەر ئەم تاوانە قێزەونەدا ئێمە بەڕابردووبوونی کەیسەکانمان نابێت بەڕابردوو و لە کەیسەکانمان خۆش نابین و کەیسەکانمان زیندوو هەر بە زیندوی دەمێنێتەوە و پەیامیشم بۆ هەموو ئەو کەسانە و ئەو حیزبانی کە سەردەمانێک خۆیان بە ناڕازی دەزانی ڕاستەیەکێتی و پارتی بەرپرسی یەکە من لە شەهیدکردنی ڕۆڵەکان و گەنجان و ئازیزانی ئەم هەرێمەیە ئەوانیش بەرپرسیارن تاوانبارن چونکە خوێنی شەهیدەکانی ئێمەیان لەسەر مێزی گفتوگۆ لە بەرامبەر ئەو کەسانەیە کە دەستیان سوورە بە خوێنی شەهیدەکانمان فرۆشت و خوێنی شەهیدەکانمانیان کرد بە پلەیەک و پیایە سەرکەوتن بۆ دەسەڵات لە ئەنجام بەرامبەر بە کۆمەڵێ پۆست و پارە و سەفەقاتی سیاسی خوێنی شەهیدەکانمانیان فرۆشت و ئەوان هۆکاری سەرەکی بوون بۆ بە ئەنجام نەگەیاندنی کەیسی شەیدانی حەڤەی شوبات و داوا ڕەواکانی خەڵکانی ناڕازی لە شەقام و هەروەها
داوای ناڕازی کۆی خەڵکی کوردستان بۆیە لێرەوە بە ئەو کەسانە پێیان دەڵێم پێویستە داوای لێبوردن لە سەرەتا لە خوێنی شەهیدەکانمان بکەن و هەروەها داوای لێبوردن لە بنەماڵی شەهیدان بکەن لەبەر بە ئەنجام نەگەاندنی کەیسی ئەم شەهیدانە و هەروەها داوای لێبوردن لە خەڵکی ناڕازی بکەن لە شەقام و هەروەها داوای لێبوردن لە کۆی خەڵکی هەرێمی کوردستان بکەن لەبەر ئەوەی ڕازگۆ نەبوون لەگەڵیانە. داخرا لە دادگای هەولێر بەڵێ بەداخەوە کۆی کەیسەکانی شەهیدانی حەڤەی شوبات بە تایبەت کران بە شێوەیەکی تایبەت مامەڵەیان لەگەڵا کرا و بە تایبەت کران واتە ئەم کەیسانە بە سیاسی کران کە لە کاتێکدا ئەم کەیسانە کەیسێکی جینایی بوون دەبووە بە شێوەیەکی یاسایی و جینایی مامەڵەیان لەگەڵدا بکرایە لە کۆتاییە ئەمانە ڕشتنی خوێنی هاونیشتمانان و گەنجانی ئەم هەرێمە بوون کە داوای عەدالەتی کۆمەڵایەتی و چەسپاندنی کۆمەڵایەتی و داوای گۆڕینی سیستەمی حکومڕانیانە کرد بەداخەوە ئەم کەیسانە هەر یەکەو بە شێوازێک لە محکەمەکانی کوردستانە هەر یەکەو بە شێوازێک کەیسەکەی داخراوە بەڵام ئەو کەیسانە لە لای کەسوکاری شەهیدان و هەموو ئازادی خوازان زیندوو بە زیندوو ئەمێنێتەوە.